باز لە کامەرەی چاودێریەکەین با میوانداری زۆر بەڕێز سەلام عەبدولخالق بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیە گشتیەکانی دەستگای ئاسایشی گاریەم کاک سەلام سڵاوت لێبێ سەلام سڵاو لێبێت و بەیانی باش کاک سەلام با جارێ بەوە دەست پێ بکەین بە گشتی سوودی چاودێری و بە تایبەتر کامەرەی چاودێری چییە؟ بەڵێ خۆتان دیارە لای بەڕستان ئاگادارن کە کامەرەی چاودێری لە جیهانە ئێستا لە پێشکەوتنێکی زۆر بەرچاودایە لە هەموو وڵاتانی جیهان کامەرەی چاودێری دانراوە و یەکێکە لە هەرە کارکتەرە سەرکیەکان بۆ ڕێگریکردن لە تاوان یاخود دۆزینەوەی تاوان یا هەڕووداوێک کە نەخوازرابێت لە شوێنێک زۆر باشە لەسەر چاودێریکردن و کامەرەی چاودێری کاتێک کە لە شوێنێک کە بێوێت شوێنێک دابنێ بۆی کە کامەرەی چاودێری بۆ شوێنەکان دابنێ ئامرج و پێوەەر هەیە بۆ کردنەوەی ئەو شوێنانە بەڵێ یەکێک لە مەرجە سەرکیەکان ئەو شوێنانی کە پێویستیان بە مۆڵەتوەرگرتن هەیە پێویستە کامەری چاودێری هەبێت بۆ ئەو شوێنە لەبەر ئەوەی مافی تاکەکان و مافی گشتیشی لێ پێ ئەپارێزرێت. تایبەت شاری سلێمانی ئەگەر بە نمونەوە بگرین لە شەقامە گشتەکانە کامەرەی چاودێری ئەبینرێت کامەرەی تیژڕەوی ئۆتۆمبیل ئەمە شتێکە کە هەمومان ئەزانین و ئەمە دیارە شتێکە بەڵام کامێرەکانی دیکە ئەوترێت ئاسایش دایناوە. ئەگەر باسێکی ئەم کامێرانە مامۆ بکەیت. بڵێ ئەم کامێرانە پەیوەستە بە دەستگای ئاسایشەوە ئەم کامێرانە هیچ پەیوەندی بە تیژڕەوی نییە واتە تۆماری تیژڕەوی ئۆتۆمبیلەکان ناکات تەنها بۆ کاری ئاسایشە بۆ ڕێگریکردنە لە بوونی تاوان یاخود تاوانباران یاخود لە هەندێک حاڵەت هەیە وا پێویست دەکات کە ڕووداوێک لە شوێنێکدا ڕوودەدات ئەو تۆمارە بکرێت بەڵام لە حاڵەتی پیاداچوونەوەی تەنها بە فەرمانی بەڕێز دادوەر ئەو کاتە پیاداچوونەوە دەکرێت لەو زۆر باشە کاک سەلامە کەزانین کە ئێستا لە زۆربەی ماڵەکانی شاوای لێ هاتووە کە کامێرەی چاودێری داهێنرێت هەنێ جار کاتێک کە ئەو کەسانێکیان کامێرە چاودێریەکە داهێن لەوا توێسەر خواستی ماڵەکە خۆشی بێت لە هەموو شوێنەکانی ماڵەکەی خۆیان دایانێ ئەوە لەوانێت ئازادی بێت و بێوێت ماڵەکەی خۆی سنووردار کات و هەمیشە لە شێت چاودێری خۆیان بێ بەڵام هەنێک کات تێبینی ئەومان کردو ئەبینین کامێرا چاودێریەکە چۆتە سەر ماڵە دراوسێکەشی لە حوشەی دوای ماڵە دراوسەکەی بێ یاخود بەشی پێشەوەی بێ ئەمە تا چەند ئاساییە لەوەی کە تۆ ماڵە دراوسەکەشت بخەیتە ژێر چاودێری خۆتەوە لە ڕووی ئەوەی کە گرنگە زۆربەی ماڵان ماڵەکان پێویستە کامێری چاودێری دابنێن بۆ خۆیان ئەمە شتێکی گرنگە و بۆ مافی خۆیەتی بێگومان بۆ پارێزگایی لە ماڵی خۆیەتی لە ئۆتۆمبیلەکەیەتی لەو شتانێ بەڵام لە حاڵەتێکدا ئەگەر ئەم کامێرەیە بخرێتە سەر ماڵە دراوسەیەکی ئەو مافی دراوسەکەی پێشێلەکە بێگومان کە مافی ئەوەی هەیە دراوسەکەی پێ بڵێ ئەو کامێرەیە با لەسەر ماڵی من نەبێ بۆ ئەو شەنانەیە کە تایبەتمەند بێ بە خانووەکەی خۆت یا ماڵی خۆت. کاک سەلام لە ئێستادا لە شاری سلێمانی کام کامێرایانە پێشتریش بەڕێزت باست کرد کامێرەی چاودێری لەلایەن دەستگای ئاسایشەوە دانراوە ئەتوانین بڵێین سوودێکی بەرچاوی لێبینراوە یان بڵین ڕێژەی تاوان توانیویتی ببوونی ئەم کامێرانەوە کەم بێتەوە بێگومان ئەم کامێرانە ئێستا لە ناو شاری سلێمانی دانراوە و کار دەکەن لە قۆناغی داهاتووشدا لە شاری هەڵەبجە و لە شارەکانی تریش بۆ نمونە ئیدارە سەربەخۆکانیش لەوێ دادەمەزرێن ئەم سیستمێکی پێشکەوتووە کە لە شارەکانی هەرێمی کوردستان دامەزراوە ئەتوانێت ببێتە ڕێگر بۆ کەمکردنەوەی تاوان ئەمەش لە داهاتوە بە داتا بەردەست دەبێت. بەخۆشحاڵیەوە ئێستا لە زۆربەی شوێنەکانیشا کامێرەی چاودێریە هەر بوونە لە داهەنگەی مناڵەکانە یاخود لە ڕەوزەیە کاتێک کە دایکێک مناڵەکەی ئەباتە داهەنگاکەی ئاسوودێ لەبەرەوەی کە لە مۆبایلەکەی خۆشی ئەتوانێت چاودێری مناڵەکەی بکات و بە ئاگای بێت لەوەی کە چی ئەکات و چی ناکات کەواتە تا چەند گرینگە سوودەکانی کامێرەی چاودێری لە شوێنە گشتەکاندا لە دام و دەستگاکاندا لە پەروەردەیەکاندا لە قوتابخانەکانە تا چەند گرنگە دەست خۆش بێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ نمونە ئەگەر دایکێک یان باوکێک بۆ دڵنیایی خۆی لە شوێنێکی داهەنگەیەک بتوانێت کامێرە چاودێری مناڵەکەی بکات کە ئەمە مافێکی سەرەتایی خۆیەتی لە هەمان کاتدا ئەمە گرنگیەکی ئەو تۆی هەیە و لە هەمان کات کەمکردنەوەی تاوان بۆ نمونە لە حاڵەتێک ڕوو بدات لەو قوتابخانەیەک بێت یان داهەنگەیەک بێت ئەمە والی ئەکات کە ئەم کەسە پابند بێ بە یاساکان و خۆشی ئەو کامێرانەش لە ئەسڵا بە یاسادانراوە لەبەر ئەوە لەویایە چاوی یاسایە لەو شوێنانە ئەو کامێرانە. کاک سەلام ڕەنگە کەسانێک هەبن لە ئێستاە دانانی کامەرەی چاودێری وەک ئەوەی کە هاوگارم پەیوەند ئاماژەی بێگە دراوسەکەی دایناوە بەڵام لە شوێنە گشتەکانیشە بە پێشلکردنی تایبەتمەندی ناوی بێنن ئایا بەڕاستی دانانی کامەرەی چاودێری پێشلکردنی تایبەتمەندیە؟ نەخێر بە هیچ شێوەیەک چونکە مافی گشتی لەویایە پارێزراوە ئەو کامێرانە
نەک هەر مافی گشتی ژەپارێزێت جاری وا هەیە مافی تاکەکانی ژەپارێزێت لە ڕوودانی ڕووداوێک ئەلەویە وەکو چۆن وتم چاوی یاسایە ئێمە ژۆکو دەستگای یاسایی جێبەجەکاری یاساین هەر کەسێک لەوێ پێشێلی مافی بکرێت کامێراکان بەڵگەیەکی حاشا هەڵنەگرن کە لەبەر دەستدا دەبێت ئەویش بە فەرمانی دادوەر سێر دەکرێتەوە پیاداچوونەوە دەکرێت بۆ ڕێکارەکانی لێکۆڵینەوە لەوانەیە ئەسە زەربەی بینەرانی شەمانە و پرسیارەی منیان هەبێ ئەڵەن کاتێک کە ڕووداوێک لە شوێنێ ڕوئات و ئێمە دوایی ئەچین داوای ئەوە ئەکەن کە لەو کامێرا چاودێریانە ئەو بەشە ببینینەوانێ لەوەی کە بزانین ئەم ڕووداوە چۆن ڕوویاوە ئەڵەن لەواچی هاوکارمان نەبن یان ئەو بەشانەمان پیشان نێنەوە کە لەو ڕۆژەیە بووە هەلومەر چیە بوو ئەوەی کە چۆن بتوانن ئەوان تەماشای سیری ئەو بەشانە بکەنەوانە کە ئەو ڕووداوای تیا ڕوویاوە لەو ڕۆژانەیە ئەبێت چی بکەن لەم حاڵەتانەیە ئەگەر ئەو کەسەی مافی خورابێت سکاڵا تۆمار دەکات لە ڕێی دادوەرەوە دادوەر خۆی تەنها ئەتوانێت ئەو گرتە ڤیددیوانە ببینێتەوە ئەویش بۆ ڕێکاری لێکۆڵینەوەیە واتە مافەکە لای دادوەرە بە دەست دادوەری لێکۆڵینەوە دەبێت ئەو کاتە بەڵێ کاک سەلام ئەتوانین بڵین لە ئێستا لە ڕێی دەستگای ئاسایشی هەرێمەوە تەواوی سلێمانی خراوەتە ژێر چاودێری کامێراکانی دەستگای ئاسایشەوە بێگومان ناو شاری سلێمانی بە تایبەت شقامە سەرەکیەکان بە تایبەت شوێنە گشتیەکان ئەم کامێرانە کە بۆ خزمەتی هاوڵاتیان دانراوە ئێمە چیمان پێ بکرێت بۆ خزمەتی هاوڵاتیان ئامادەین و هەموو کاتێکیش بۆ سەقامگیری و بۆ ئارامی و ئاسایش ئێمە ئەم کامێرانەمان داناوە بە سوودی هاوڵاتیان جاڕۆنە بەپێی راپۆرتە جیهانیەکانیش ئەڵێ لە داهاتوودا هەموو گۆی زەوی لەژێر چاودێریە ئەبێت ینی بە دوورترین هەڵسوکۆت کە تۆ ئەیکەی لەژێر چاودێریە ئەبێت و تۆمارەکرێت لە پلانی شاهەیە هەموو هەرێمی کوردستان چکە لە سلێمانی بچێتە دەرەوەی سلێمانی بچێتە شار و شارۆچکەکان هەمووی ئاوا لەژێر چاودێریەکی چڕی بێگومان ئەمە یەکێکە لە ڕێکارە سەرەکیەکانی کەمکردنەوەی تاوان یاخود بە دوواداچوون بۆ ڕوودانێک کە ڕووداوێک و بدات یا تاوانێک ڕوودات بێگومان لە کۆنیشە و لە مێژیشە کامێرەکان هەبووە بەڵام ئەم سیستمێکی پێشکەوتووە زیاتر لە ساڵانی 2010ەوە لە شارەکانی هەرێمی کوردستان جێگیر کراوە و دانراوە کارجا نەجا بابەتی کۆمەدیشمان بینیوە لەوەی کەسە خۆی زانێت کە کامێرە دانراوە ئەوێ بچێت کارێکیش بکات و لە بەرچاوی کامێرەکات کۆمەڵی هەڵسوکۆتی شکات و اینجا چه کارەکەش ئەکات بەڵێ هاوڵاتیان شتێکەکەن لە بەڵاتانەیە بڵێ کاک سەلام پلانتان چییە تاکو بتوانن ئێستا کامێرەکان دانراوە بەڕێزیش ئاماژەوە پێکرد کە کامێرەکان ئەبەنە دەرەوەی شارەکان پلانتان چییە تاکو بتوانن وەکو دەستگای ئاسایشی هەرێم پلانێکی تۆکمەتان هەبێ بۆ کەمکردنەوە با بڵێن ئێستا لە ئێستا کەم بۆتەوە بەڵام بۆ بنەبەرکردنی تاوی تاوانەکان ئەمە یەکێکە لە ڕێکارە سەرەکیەکان ئەویش کامێرەیە پلانی ئێمە ئەوەیە کە سەرجەم شار و شارشتەکان ئەوانی کە تا ئێستا کامێرەی ئەم سیستمە پێشکەوتویان نییە هەمووی پێکەوە ببەستینەوە لە سنتەرێکە تاوەکو چاودێری ئەو ڕووداوانە بکرێت یان پیاداچوونەوە بکرێت بەو کێشە و گیر و گرفتانە یاخود ئەو داواکاریانی هاوڵاتیان کە لەو شوێنانەدا ڕوو دەدات دەستگای ئاسایش چۆتە بواری جێبەجێکردنەوە کاک سەلام ئەو پلانە لە شاری سلێمانیە بەڵێ چۆتە بواری جێبەجێکردنەوە ئێستاش لە قۆناغی جێبەجێکردنە بۆ شاری هەڵەبجەی خۆشەویست و بۆ شارەکانی تریش وەکو پارێزگای هەڵەبجە ئەی بۆ قەزا و ناحیەکان لە ڕووی قەزا و ناحیەکانەوە بەڵێ بەرنامە هەیە لە داهاتوودا بەڵام لە دوای ئەوەی شاری هەڵەبجە دەست دەکرێت بە ئیدارە سەربەخۆکان و شارەکانی تریش بەپێ پێویست باشە هەمیشە لە هەموو کارێکا کە ئەگرێت کۆمەڵە کەسێکیشەیە کە سەرپێچی یاسایی ئەکەن ئەگەر هاتوو کەسێک سەرپێچی یاسایی کە بەرامبەر بە بەکارهێنانی ئەم کامێرا چاودێریانە لە ڕووی یاساییەوە ڕوبەڕووی چی ئەبێتەوە بێگومان ئەم کامێرانە بە یاسا ڕێکخراوە هەموو ڕێکارێکی یاسایی ئەگیرێتە بەرامبەر ئەو کەسانی کە ئەبنە مای زەرەر بە مڵکی گشتی ئەمە مڵکی گشتیە و بۆ خزمەتی هاوڵاتیان دانراوە کاک سەلام ئەگەر شتێکە بێت لە کۆتاییە بەڕێستان بتانەوێت ئاماژەی پێبان لە پرۆگرامەکەەوە فەرموو وەڵام من هێندە ئەڵێم ئەم کامێرانە بۆ خزمەتی هاوڵاتیان دانراوە و ئێمەش درێغی ناکەین بە هەموو شێوەیەک هاوکاریان بین لە خزمەت بە هاوڵاتیان و خزمەت بە ئارامی و ئاسایشی شارەکەمان و هیوادارم خەڵکانی شاوکارمان بن لە هەموو ڕوویەکەوە ئێمەش هیوادارین هاوڵاتیان دانانی کامێرا چاودێکان بە پێشێلکردنی مافی تاکە کەسی نەزانن بەڵکو بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانە بۆ کەمکردنەوەی هەموو ئەو سەرپێچانەیە کە ئەگەر کەسێک بێوێ ئەنجامی بات دووبارە سپاس دەکەین و زۆر سپاس بۆ ئامادەبوونێت.